أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان، بناوي او خداي كانغاي رحمتو سوزو بزايا. الحمد لله رب العالمين. سپاس و ستایش هر شایستەی خدایە و بۆ خدایە کە خاوەن و پەروەردگاری هەموو جیهانیان و هەموو بوونەوەرە. الرحمن الرحیم. بەخشندە و دلۆڤانە، کانگای ڕەحمەت و میهرەبانیە. ڕەحمەتی لە دنیادا هەموو شتێکی گرتوۆتەوە، بەڵام لە قیامەتدا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين. خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە، پادشای ڕۆژی قیامەتە کە دادپەروەری ڕەها و بێسنووری تێدا بەرپا دەکات. إياك نعبد وإياك نستعين. خدایە، تەنها هەر تۆ دەپەرستین و هەر لە تۆش داوای یارمەتی و پشتیوانی دەکەین لە کاروباری دین و دنیاماندا، بەتایبەت لەو کاروبارانەدا بە تۆ نەبێت بە کەسی دیکە لە بەندەکانت ناکرێت. اهدنا الصراط المستقيم. خدایە بەردەوام ڕێنموویمان بفەرموو بۆ ئەم ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کە بەرنامە و ڕێبازی ئەوانەیە لە ناز و نیعمەتی خۆت بەهرەوەرد کردوون، نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەی خەشم و قینیان لێ گیراوە بەهۆی ئەوەوە دەیزانن و لایان داوە، هەروەها نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەش کە سەرگەردان و گومڕان بەهۆی لاساری و یاخیبوون و نەزانینیانەوە.